لە درێژەی بەڕێوەچوونی هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردن بۆ سەرخستنی مرواری محەممەد کاندیدی ژمارە 33 کۆمەڵی دادگەری کوردستان لە بازنەی دووی باشووری پارێزگای سلێمانی کاندیدی ناوبراو بە یاوەری جەزا ئەحمەد ئەندامی سەرکردایەتی و ژمارەیەک لە لایەنگرانی کۆمەڵی دادگەری لە سنوورەکە ناو بازاڕی ناحیی بازیانی بەسەر کردە و لەلایەن هاوڵاتیانەوە پێشوازیان لێکرا. چین و توێژە جیاوازەکانی سنوورەکە پاڵپشتی خۆیان بۆ کاندیدەکەی کۆمەڵی دادگەری دووپات کردەوە. بە یەکێکە مستحق بێ گۆڕانکاریش ڕوو بدە بەو بەسە تاکە 30 ساڵە دەنگە دەم بە یەکێتی و پارتی ڕاستی گۆڕانکاری بکرێ باشە حتا ئیسقان لە بەرەی خەڵک بوون پەیام چ ئەندام پەرلەمانەکان زۆر ڕاستە و زۆر ڕاستگۆش بوون. هیوادارم سەرکەوتوو بن و ئیشەڵا خەڵک دەنگیان پێ بدە. زۆر ڕاستە حەزەکەم خەڵک دەنگدا بەوانەی کە ڕازگۆ و متانە لە پەرلەمان شەڕەکەن لە پێناو خەڵک و چیتر خۆیان نەخەڵەتێن و دەنگیان بە فیڕۆن نەڕوە. بەڕاستی پێویستە هاوڵاتیان بەشداری دەنگدان بکەن بەڵام هاوڵاتی پێویستە بزانێ دەنگ بەشێدا تا حەدێکی باش تا حەدێکی باش بوون بەڵام هیوادارین زیاتر بێ هیوادارین بە پێی زیاتر هەتا بتوانن زیاتریشکەن باشترە بۆ چینی خوارەوە باشترە. لە ماوەکانی ڕابردووە چۆن خوێندنەوەی بۆکەن باشە تا حەدێک باش پێم باشە من. هاوکات ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان داوا لە هاوڵاتیانی سنوورەکە دەکات متمانەی خۆیان بە کاندیدی ژمارە 33 لە بازنەی دووی پارێزگای سلێمانی ببەخشن. بەو پێیکاری لە پێشینەی پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری گرنگجیدانی زیاترە بە باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان. مرواری محەممەد کاندیدی لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی دووی پارێزگای سلێمانی باسی لەوە کرد لە ئەگەری بەدەستهێنانی متمانەی هاوڵاتیانی سنوورەکەدا ئەوە داکۆچیکارێکی سەرسەختی هاوڵاتیان دەبن و هەوڵ دەدەن بە یاسایەک کاروباری کارگەکانی سنوورەکە ڕێک بخەن. خەڵک پێشوازی گەرمی لێکردین و هیوای بە کۆمەڵی دادگەری کوردستان هەیە بۆ بە کاندیدە بەڕێزەکانی چونکە بەڕاستی کاندیدەکانی کۆمەڵ لە ڕابردووە جێدەستیان دیار بووە بۆ ئومێدیانە خواست لە داهاتووشا بە هەمان شێوە سەرسەختتر دیفاع لە مافەکانیان بکەن و ئێمەش بۆمان ڕوونکردنەوە زۆر جار لە هاوڵاتیان پرسیاریان لێکردین ئێوە چیمان بووەکەن چیتان پێیە بەڕاستی خەڵک بارگوزەرانی ژیانی خراپە ئێمە ئەومان پێوتن کە بەڕاستی ئێمە ئەولەویات لای ئێمە دیفاعکردنە لە دین و ئەخلاقی ئەم میلەتە. پێشوازێکی باشیان لێکردین هەر کەسێکی پرسیار و ڕخنەیەکی شێبێ ئێمە بە سنگی فرانە وەڵامیان دەدەینە و قسەیان بۆ دەکەین و الحەمدوللا ڕێیان زۆر باشە بەرامبەر بەربژێرەکانی کۆمەڵی دادگەری زۆر ڕێزیان لێکردن زۆر ئیستیجابەیان باش بوو الحەمدوللا ئێمە دڵمان پێیان خۆشە چاوەڕێی متمانەی هاوڵاتیانین چاوەڕێین ئەوان متمانەمان پێ بدەن و ئێمە ئینشەڵڵا ئیشی باشیان بۆ بکەین بە تایبەتی بۆ ئەم ناوچەیە بۆم دەڤەرەکە ئەم ناوچە کشتتوکاڵی کراوە بە ناوچەیەک پیشەسازی و خەڵک بەڕاستی زۆر بێتاقەتە لە دەڤەرەکان لە ناوچەکان لەبەر ئەم ژینگەی کە پیس بووە. هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیارە لە دەی تشرینی یەکەمی ئەم ساڵ بەڕێوە بچێت. کۆمەڵی دادگەری کوردستانیش بە ژمارەیە کاندیدی لێهاتوو ڕابردوو پاکەوە بەشداری لە هەڵبژاردنەکاندا دەکات. بەهۆی هەڵوێستە نەگۆڕەکانیشی لە ساڵانی ڕابردوودا بۆ داکۆچی لە مافی خەڵک چاوەڕوان دەکرێت دەنگەکانی کۆمەڵی دادگەری کوردستان لەم هەڵبژاردنەدا هەڵکشانی بەرچاو بەخۆوە ببینێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی بازیان